لە هەر ماڵێک لە ئەمریکا سفرە و خواند بەقەل ڕازایەوە ئەوە بزانە جەژنی سوپاسگوزاریە تانکسگیڤین لە ماڵە کوردەی شاری هارسنبەرگی خواری ڤێرجینیا خۆ ئامادەکردن بۆ ئەو جەژنە گەرم و گوور دەرەکەوێت. قەلەکە زۆر جار حاضر دەکرێت پێشەوە لە داو دەرمانەکرێ وەکو میش کردومە 2 ڕۆژ لە داو دەرمانیم کردووە ئەیترە ئاوا دەرچووە زۆر خۆش دیارە بۆ شتێکی زۆر خۆشە ئیتر نازانم تا نەشی خۆشی نازانی چۆنە ئەیترەوە چاوەڕی میوانیش دەکەین ئینشاڵڵا میوانەکانیشەوە لە ڕێگایەنەوە بە تەمان بێن ئەوی شەر خواردنشتی حاضر کردو و خواردنێکی زۆر حاضر دەکرێت و شیرینی و لە دوایەوە هەموو شتێک ئەخورێت هەموو کۆ دەبینەوە هینی ئەو یادە ئەوەیە کە هەمووی بەیەکەوە خزم و کەس و کار و ئەوانە هەموو کۆ دەبینەوە خۆشیەکەی لەوەیە. بۆنەی سانکسگیڤین لای ئەمریکیەکان جەژنێکی سەرتاسەریە و پشووی فەرمیشە وەک نەریتێ سوپاسگوزاری خودا دەکەن بۆ ئەوەی پێی بەخشیون لەو یادا شوێنە فەرمیەکانی ئەو وڵاتەش پڕ دەبێت لە قەلبە زیندویی وەک سمبولێکی ئەو جەژنە سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپیەوە دەستی پێکرد و کۆنفراسی کۆشکی سپیش جگە لە هەواڵی سیاسی قەلیژ لەوێ بوو. وا مەزەندە دەکرێت ساڵانە لە جەژنی سانکسگیڤین لە ئەمریکا زیاتر لە 40 ملیۆن قەل بخورێت. ئیدی جەژنەکەش بێ جیاوازی ئاین و کولتور و نەتەوە زۆرێک لە ماڵە ئەمریکیەکان دەگرێتەوە بۆ خێزانەکانیش دەبێتە ڕۆژێک بۆ کۆبوونەوە لەسەر یەک خوان. ئەوڕۆ ئەو خۆشەویست و خزمانەی کە دیارە هەندێکیان یەکەم ساڵیانە لە وڵاتە دەژین ئیدی باگمان کردوون بۆی لەگەڵ عورف و تەقالید و ئەو ڕۆژەدا لەگەڵ ئێمەدانیشتن و کاتێکی خۆش و سفرەخوانەکەمان خۆشتر بکەن. جەژنی سانکسگیڤین سوپاسگوزاری هەرزانیش بە دوای خۆی دادێنێ خەڵکێکی زۆر چاوەڕوانی ئەو ڕۆژە دەکەن تاوەکو پێداویستیەکانیان بە نرخێکی کەمتر دەستکەوێت. جەژنی سوپاسگوزاری سانکسگیڤین مێژوەکەی دەگەرێتەوە بۆ سەدەی 17 لەبەر ئەوەی جەژنەکەش هەڵ نەواستەوە بە هیچ ئاینێکدا جەژنێکی هاوبەشە هەموو ئەمریکیەکان دەگرێتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هارسنبەرگ لە ویلایەتی ڤێرجینیا.